بەناوی خوای گەورە و میهرەبان، ئازیزان و خۆشەویستان بینەرانی ئازیز، بەناوی قایمقامێتی قەزای چەمچەماڵ و بەناوی سەرجەم لێپرسای فەرمانگەکان سەری ساڵی 2022 لە ئێوەی بەڕێز و لە هەموو لاک پیرۆز بێت و مێدەوارم ئەم ساڵی خۆشی و ئاشتی و تەبایی سەرجەم لایەنە سیاسیەکان بێ و دەرگاکردنەوەیەک بێ بەڕووی پرۆژە خزمەتگوزاریەکان بۆ هەموو هەرێمی کوردستان و بەتایبەت بۆ قەزای چەمچەماڵ. ڕۆژی ئەمڕۆ ڕۆژی سێ یەکە لێرەوە پیرۆزبایی لە هاوڕێ و هاوپیشەکانم پارێزەرانی گەل و وڵات کە ئەمڕۆ ڕۆژی پارێزەرانە پیرۆز دەکەم. ومێدەوارم هەمومان بە هەموو چین و توێژەکان پارێزەری خاک و وڵات و میلەتەکەمان بین. سەبارەت بە ئاماری لیژنە هاوبەشەکانی قایمقامێتی قەزای چەمچەماڵ دەمەوێت ئەوە ڕابگەیەنم ئێمە وەک قایمقامێتی قەزای چەمچەماڵ 25 لیژنەمان هەیە و لە سەرجەم سێکتەرەکان ڕۆژانە و بەردەوام بە دەستخۆشی و سوپاسی زۆرەوە کارەکانیان دەکەن. ئەم ئامارەی بەڕێوەبەرەتی چۆی چەمچەماڵ چەمچەماڵ و ناحەی تەکیە و ناحەی سەنگا و ناحەی ئاغجەلر و ناحەی شۆڕچشە. بە کورتی لە ساڵی 2021دا دەست بە سەرکردنی ئۆتۆمبیل 112 حاڵەتمان هەبووە. دەست بە سەرکردنی ماتۆرسکیل کە ڕەوانەی سلێمانی کرا 189 ماتۆرسکیلمان هەبووە. 18829 کامێرەی خێراییمان هەبووە. بێمۆڵەت دراوە بە دادگا 211 حاڵەتمان هەبووە. خواردنی کحول نەمان بووە. کۆی سەرپێچی جۆرا و جۆر 16339 حاڵەتمان هەبووە. ناردنەوەی ئەوەلیات بۆ سلێمانی بۆ کەلار 5025مان هەبووە. کۆی داهاتی ئەم ساڵمان 208 ملیۆن و 795 دینار بووە. کۆی ڕوودا و لە ساڵی 2021 بە بەراورد لەگەڵ 2020 ڕووداوەکانمان زیادی کردو و مردن بەس کەمی کردو، سوپاس بەخوای گەورە. کۆی ڕووداومان 116 ڕووداو بووە، مردن 22 حاڵەتمان هەبووە، بریندار بوو 92مان هەبووە، پێکدادان 69مان هەبووە، وەرگەڕان 41، شێلان 6 ڕووداومان هەبووە. دەرچووی تراییمان هەیە، کۆی گشتی ترایی پیاوان 650 حاڵەتمان هەبووە، مۆڵەتمان هەبووە. دەرچووی ترایی گشتی ئافرەتان 2 حاڵەتمان هەبووە. کۆی گشتی 653مان هەبووە. دەرچووی ترایی تایبەتمان 620 بووە. دەرچووی ترایی تایبەت یافرەتمان 158 مۆڵەت بووە. کۆی گشتی 778 بووە. دەرچووی ترایی ماتۆرسکیلمان 16 حاڵەت بووە. ئەمە ئاماری ساڵی ڕابردوومان بووە 2021. بەناوی خۆی گەورە مقدم هێمن لە پرسراوی نووسینگەی بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزان و ئافرەتانی چەمچەماڵ دیارە کۆی گشتی حاڵەتەکانی توندوتیژی بۆ ساڵی 2021 بەم شێوەی لای خوارەوە بووە. 229 سکاڵای یاسایی لە نووسینگەکەمان تۆمار کراوە. 135 سکاڵای یاسایی داخراون بەهۆی ڕێککەوتن و دروستبوونی ئاشتەوایی لە نێوان خێزانەکاندا. 9 سکاڵا هەواڵە کراوە بۆ دادگای تایبەتمەند. 85 سکاڵایان لە لێکۆڵینەوەدایە و لە ڕەهندایە. 290 تۆمەتبارمان هەبووە. 193 فەرمانی بانگێشمان هەبووە. 97 فەرمانی گرتن بووە. 90 تۆمەتبارمان دەستگیر کراون. 89 تۆمەتبار ئازاد کراون. 98 کەیسمان ئاشتەوایی لە بینانە دروست بووە. هیچ ئامارێکی کوشتنمان نەبووە بۆ ساڵی 2021. یەک حاڵەتی خۆکوشتنمان هەبووە. هیچ حاڵەتێکی سووتانمان نەبووە، بەداخۆ 5 حاڵەتی خۆ سووتانمان نەبووە. سپاسانە. جارێکی تر دەستخۆشی بۆ کەناڵەکانی ڕاگەاندن کە هەمیشە سیما جوانەکان و کردارە جوانەکان و ڕووی شارستانێتی چەمچەماڵ بە دەرەوە دەگەێنن و من دەمەوێت بە ناوی لیژنەی ئەمنیش قەزای چەمچەماڵ دەستخۆشی زۆرم بۆ برانی پۆلیس و ئاسایش و سەرجەم هێزەکانی تری ناوخۆ کە هەمیشە لە خزمەت هاوڵاتیان دانشە و ڕۆژیان خستۆتە سەرێک بۆ پاراستنی سەر و ماڵ و گیانی هاوڵاتیان. جارێکی تر دەستخۆشی بۆ هەموو کەناڵەکان و سۆشیال میدیا کە ڕووی جوانی قەزای چەمچەماڵ نیشانی دەرەوە و نیشانی خەڵکیشی دەدەن.